سایش و پۆلیس و پۆلیسیات و چۆ برامرورەکان و سەرجەمێنەگرەکان و هونەرمەندەکان و لە خزمەتداین. کاکە سپاسی کاک واعید دەکەین. کاک واعید یەکێکە لە خۆشەویستی کورد و کوردستان، پیاوێکی زۆر بەرزەلای هەمومان. سلاوەکی بەهێز لە پێشمەگە قارەمانەکانی بەرگریان کرد لە ئەمن و ئاسایشمان، لە کاکە خۆشناومان، لە کوردستانمان، لە مانەوەمان، لە خۆڕاگریمان، لە جاهێرەکانمان، لە کوردستانمان. هەولێر ئەمین و ئەمانە بە کوێرای هەموو نەحەزانە. چاوتان ماز دەکەم یەکە بەیەکە گەنجەکان سەرکەوتنەشی گەورە بەڕێوەیە پشتەوان بەخوای ئەویش دەوڵەتە ئینشاڵڵا نێزیکە. چاوتان ماز دەکەم. بەخۆش کاکەشە خۆشناچایی ماز دەکەین لە خزمەتی کاکەشە خۆشناچ. هیمایەکانی کاک ڕاید خۆشناو، سپاس بۆ کاکە ڕاید گوڵەی خۆشەویست بەخۆی برادەکانی. سلااو لە کاک ئارام بەستە پیاسە و ئاریاشق و کاک محەممەدی نەزار و کاک ئەحمەدی نەزار. یاڵا کاک زیوەری خۆشەوی سامان لەگە کاک مستەفا. کوردستان کوردستانم هەناسە و دڵ و جانم، کوردستان کوردستانم هەناسە و دڵ و جانم، ئەتۆی دایە پیرەکەم ئەی خاک و نیشتیمانم، خۆڵە پیرۆسەکەی تۆ دەنێمە سەر چاوانم. کوردە هەر لە ئێستا و لە داهات بەبێ هەولێری جوانێ مەڵاکەم ناژیم یەکسەر. سلااو لە کاکانگاوی خۆشەویست، عەیشقی پیرۆزی تۆیە لە نێو سینەکەمدایە، هەنگاوی سمایی شەیدا لەسەر خەت لە ئاغایە، ئایەتدار پێ و نەناڵێ هەرچی تا لێرەدایە، لە خزمەتیاندا هەمە پیاوی مەردی تێدایە، جەماعەتی سینی سینی بە دوور بن لە بەڵایە، کاکشێ بردوویتەوە حاجی و دە خزمەتدایە، هەموو دەست بڵند دەکەن بە ماڵە بەیتوڵایە، نازانم چێ بردیتێ و حاجی و دە خزمەتدایە، 26 مانگ حاجی لێرە ئەمری پێکرایە، ئەمری ڕای خۆشناوە ئەمری شێری دنیایە. ئەی کاروانی نەودار و کاسبای قەولی پێمدایە، وەکەک زیوە سەیداوە باک لە یان نەکاتوایە، بۆ عیمادی عەدۆ بە دوور بێ لە بەڵایە، عیمایەی ئەو شێرە لە پشتی واوەستایە، پایەدار بێهێ من نێوی لێرە نووسنایە، ئارامی بەستە بیازە باک لە یان نەکاتوایە، لە کوێیە خاڵەیێمێ عەسکەر گوڵە دەمنایە. ئەی هەڵمە جوانمان تەسویرکە حاجی و دە خزمەتدایە، لەی دە کاک سەنگەر عەزی ئەمەدی دەگەڵدایە، ئەوێنە
ئەگرانە خۆش من بۆوە ناسێ بەزایە سەڵاو لەمە مواعید بێ دەنجی وەکم بەلەوایە ئەم زەفەری بارزان قەسەب بە دوور بێ لە بەڵایە مستەفای هەڕەکات باگلەیان نەکاتوایە هەڵمەت نێوە کەمنووسە هەر ئەوەی لێرەدایە ئایا دار بێ و نەناڵێ زەنگەر ڕەشەم نایە بۆ کاکشناو دێڵێم بۆوی ناسێ بەزایە زەنگەر خۆرانی مەردە پێشە ڕەشە و دەمنایە سەرکەوتوو بم خودایە هەرچی لێرە دەوە هەرچی لێرە وەستایە بەیانی ئەسکەر گوڵە خۆش دەبوو لێرە بایە پایەدار بێ و نەناڵێ براکە هیچ دەنجینایە براکە هیچ دەنجینایە ئەیدەمڕەوێنەی دەردانە هەر یەکمانچی تابانە ئەحمەد بابوڵی مەردە دێڵێن بەم محرەمانە پایەدار بێن نەناڵێن هەرچی لێرە میوانە لە خزمەتەدا هەمە بینن ئەو وەرەقانە سەز دەکەی سەد ناوبینن بیهێنن بۆ ئێرانە هەمووی نێوتان دێنم هەرچی لێرە میوانە لە خزمەتیاندا هەمە هەرچی تایە فەیوانە بۆ هەژە خۆشناوە خۆشناوی خۆشناوانە وایان بڵێن بۆ چاوانە لە خزمەتی ئیسماعیلم ئەوە برام برورانە لە خزمەتمان ئیسماعیلم هەتا ئاخری زەمانە سەرکەوتوو بن نەناڵن یەک یەکە و ڕەفیقانە تاریقم خۆش دەوێ دەینێرێ بە پیاوانە هەیە قەولی یەک پەیمانی بابەس بێ چاوەڕوانی محەممەدی مەلاسادا چاک لێ دەسوور بە جوانی کافەرانی ناچی بێ هەڵدەڵێم گۆرانی سەرکەوتوو بێ نەناڵێ کوڕی شێرە مەردانی تاریخمام لێم لێ نەبرێ کاک ئەحمەد ڕۆژمەیانی ئایەدار پێ و نەناڵێ بێ هەڵدەڵێم گۆرانی هەڵمەجان ئێستا دەڕۆم بەتەنە دێڵێم گۆرانی بۆ عەلی مەردانی بێ هەڵدەڵێم گۆرانی هێمنی مامەقالە دەستوری دابەزوانی لە خزمەت هەردیمە بۆ تایفەی هەولێریانی لە خزمەت کاکەردیمە لە تایفەی هەولێریانیە ئەی دەرمانی دەردم یارە زاورینم سەد هەزارە سارەش نابم برینم بە دکتۆری ئەو شارە خۆش بێ بۆ من زەی افتیخارە هەر بۆ کەم ئەمەد یۆنانی پێیان دەڵێم گۆرانی سەرکەوتوو بێ نەناڵێ جەدی سەیدی نورانی ئەی بەیادی ئەرکە ڕەشە خۆی و عیمایەکانی کاروان ناو دارۆکەیی ماز دەکەم چاوەکانی سبەینێ بۆم دێنێ سبەینێ سوود بەیانی کاک زیرەک سامانە کاک عەسکەر گوڵەی خۆشەوی سەنگەر بایشی خۆشەویست ئەی لێگەڕێ گەروایە دوو ددانی تەلایە نەقیب جەمال دەدوێنم بە دوور بێ لە بەڵایە وەکو عەسکەر گوڵە لە شەرگەلێک گازایە وەکو عەسکەر گوڵە لە شەرگەلێک گازایە برایان هەر کەسێک هیچ کەسێک وەرەقەی بێ پارەنێنی هیچ کەسێک وەرەقەی بێ پارەنێنی و بکشێنەوە دەی کاکە عشقی پیرۆزی تۆیە لە نێو سینەکەمدایە نەماڵی خارەکەوە بە دوور بن لە بەڵایە ئەوە سەنگەر دۆلارە کورە دۆلارە هەڵایە وەک شێروایە سەنگەرم خۆش دەوێ قەولی سینە شیدایە لە مێشە قەردارە قەردارە
دوور بێ لە بەڵایە بۆ سەنگەر دۆلارە لەی وەک پوشوبایە بۆ مقەدەم باسۆ بە دوور بێ لە بەڵایە پایەدار بێمەلە جبوری دەگەڵدایە هادی فەرەزیرەک خۆش دەبوو لێرە پایە چۆن تاریخ مەوجودە بردوویتەوە واقایە ترسێنێ بۆی دەڵێم بەو دووساوە برێ عەسکەر گوڵە ئەو نەقی بە سۆر پیاوە سەنگەرجان لێ وەگرە هەڵمەژیان لێ وەگرە بەقەد کاک عەسکەر پیاوە سەڵاویان لێبێت های لە زێوە خەر لە جێوە بەندی سەر چۆپی خاوە لە جێوە بڵێ لە جێوە لە باغەکەی بەرزێوە داچ شیری داوەتێ کواوەی دڵیمنی پێوە ئەوە قەولی یەک پەیمانی بابەز بێ چاوەڕوانی محەممەد بێبنەت لێیدا تا ئەوەندەی دەتوانی هەرچەندە لێم بڵێن بکەی بەندە دەیڵێ گۆرانی ئەوە سەبە عازیە بێبنەتە لە گۆرانی هیواداتگا کاکە ڕێباسی سیان کاکە هیمدادی بێلانە بە دەستوری ئێرانی 50,000 کردە خەڵات مقدمی ئاسۆیش 50,000 کردە دیاری سڵاو لە هەموو ئەوانەی کە لێرنە ئەو کلاس فرۆشانە چاوێن ماز دەکەم دۆستی سەبە عەزوی تا عەزی لە خزمەتیاندا هەموویان دیارە کاروانی ناودارۆکەی شوێنێ کاوڕۆکی پێشکەش بۆ سەوات هەژار کەرکوچی مەڵە کێ دەڵێت تۆ ئاغانی ئەمری کردووە کاکەڵمەت ئەمری لەسەر چاوانی لێیدە محەممەدجان لێیدا بەندەش دێڵێ گۆرانیە سڵاو لە کاک عەلی هەنارەی ساوی هەمووان کاکی وادادوو ڕێباز و کاکی مداد سڵاو لە کاک واعیدی بەڕێز سڵاو لە کاک زیرەک کوڕی مامی ئیسماعیل کە دایمە یارمەتیمان دەدات چاوی ماز دەکەین سڵاویان لێبێ لە هەموو بیوانەوە کاکی بۆ خەپەی خۆشەویست چاوی هەمووان ماز دەکەم یەک بە یەک سافری الله ماژێن دەزنەکە و پەڕێ چیژۆڵەی ناسێ ناسێ بێنە سەیران و گەشتێ کوڕی سەید عادیلا وە تا دەنگم دەیگاتێ هەروەی ژێ بگرن لەو بەندانە ئایا دار بێ و نەناڵێ هەرچی تایی فەیوانە پێفتارێک بردوویتەوە نەدرۆیان نەبوختارە سڵاو لە سینێ سینیانێ تەوایان خانەدانە چاوی ئەموان ماز دەکەم یعنی ئەو کەرمەندانە سڵاو لەو وێنە گرە بەشدارم بەم مەردانە مامواعید گەلێک بەرزە لەناو ئەو کوردستانە بۆ هێمنی مامەقانە ئەوری داوە بەبرایانە نەدرۆیان نەبوختارە بۆ دژواری تێکۆشتن بۆی دەڵێم بۆ چاوانە دژوارم زۆر خۆش دەوێ عەلی هەنارم دانە هیوادات گادە دوێرم ڕێباسیانم دانە هیمدادی بێلانە هەرچی بنەم ماڵەی وانە بۆ کاک سەنگەری دێڵێن هەر بەیادی کەڕوانە ئەگەر پوڵی لەگەر نەبێ وەڵڵاهی ئێستاکانە یونس گلەیم لێ دەکا یونس گلەیم لێ دەکا هەتا ئەخری زەمانە بۆ عەسم بەستە بیازە ڕەزوانم بەم مەردانە بۆ کارزانی شێروانی غەمخۆری و نەرمەندانە بۆ ئیبراهیم خۆشەویستی ئەمانە لە خزمەت کاک زیرەکەم ڕاوەستاوە لەو شانە سڵاو لە عەسکەر گوڵە وای دەڵێم بۆ سامانە سڵاو لە نەقیب دەکەم ڕاوەستاوە لەو شانە زیرەکەم زۆر خۆش دەوێ بابی زۆر خانەدانە سبەینە دەبێ بیهێنێ وەڵڵی ئەو کاروانە
گەر